ئینسانی قوتابی و فێرخواز پێویستە ڕەچاوی ئەو چەند خاڵەیە بکە کە زۆر شت هەیە ئینسان باسی بکات، بەڵام ئێمە چوار خاڵ بە کورتی باز دەکەین. یەکەم، ئینسان هەمیشە هەوڵدات سوور بێت لەسەر بەدەستهێنانی زانست و زانیاری. بۆچی؟ چونکە ئینسان مادام هەر دەخوێنێت، مادام هەر مەسروفاتێکی زۆر دەکات و خۆی لە ئیش و کار دەکات لە ماڵەوە، هەمیشە هەوڵدات زانست و زانیاری بەدەست بێنێت. ئیمامی ئەحمەد ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت دەفەرمووی ئینسان زیاتر لە خواردن و خواردنەوە پێویستی بە زانست و زانیاری هەیە. بۆچی؟ چونکە دەفەرمووی ئینسان لە ڕۆژێکدا چەند جارێک پێویستی بە خواردن و خواردنەوە هەیە، بەڵام ئینسان بە ئەندازەی هەناسەکانی پێویستی بە زانست و زانیاری و عیلم هەیە. برام سوفیانی سەوری دەفەرمێ هیچ شتێک لە عیلم و زانیاری ئەفزەڵ و باستر و چاکتر نییە ئینسان بەو مەرجەی نیەتی تێیدا پاک بێت، نیەتی تێیدا خزمەتکردن بێت، نیەتی ئەوە بێت کە بۆ خۆی سوودی لێ ببینێت، هەروەها خزمەتی کۆمەڵگاشی پێ بکات. دەفەرمێ هیچ شتێک لە بەدەستهێنانی زانست و زانیاری گەورەتر و باشتر نییە بۆ ئینسان. بۆیە دینی ئێمە هەمیشە ئەمرمان پێ دەکات، هانمان دەدات لەسەر ئەوەی کە ئینسان زانست و زانیاری بەدەست بێنێت بۆ ئەوەی بۆ خۆی سوودی لێ ببینێ و هەروەها خزمەتی کۆمەڵگاکەش و خزمەتی مسلمان و خەڵکیشی پێ بکات و هەروەها خزمەتی دینەکەشی پێ بکات. بە تایبەتی ئەوڕۆ کە شوبهات زۆر بڵاوە لە ناوماندا، دەرمانی چارەسەری شوبهاتیش بە زانست و زانیاری دەکرێت. برام بۆیە ئینسانی مسلمان پێویستە هەوڵدات زانست و زانیاری بەسوود بەدەست بێنێت، چه ئەوەی کە لە قوتابخانە و زانکۆکاندا دەیخوێنێت و چه ئەوەش لە زانستی شەرعی ئینسان هەوڵدات زیادەی بەدەست بێنێت و بەرچاوڕوون بێت و سوور بێت لەسەر بەدەست هێنانی زانست و زانیاری. بابزانین زانایانی ئێمە چۆن زانست و زانیاریان بەدەست هێناوە و سوور بوون لەسەر بەدەست هێنانی زانست و زانیاری، چۆن هەوڵیان داوە بۆ ئەوەی کە زانست و زانیاریەیەکی بەسوود بەدەست بێنن. برام بە ئیمامی شافعی گوتراوە سووربوونت چۆنە لەسەر بەدەست هێنانی زانست و زانیاری و عیلم. گوتوویەتی وەکو ئەو کەسەی کە سوورە لەسەر بەدەست هێنانی ماڵ و سامان بە دوای داوێڵە دڵی پێی خۆشە کە قازانجێک دەکا و ماڵ و سامان بەدەست بێنێ، ئەمنیش ئەوەندە لەسەر بەدەست هێنانی زانست و زانیاری سوورم. گوتویانە چۆن هەوڵ بۆ بەدەست هێنانی زانست و زانیاری دەدەی؟ گوتویەتی وەکو هەوڵدانی ئەو کەسەی ئەو ئافرەتەی کە تەنها یەک منداڵی هەبێت، منداڵەکەی لێون بێت، چەندە بە دوای منداڵەکەی داوێڵە بۆ ئەوەی کە بیبینێتەوە، ئەمنیش ئەوەندە بە دوای بەدەست هێنانی زانست و زانیاری داوێڵم بۆ ئەوەی کە فێری بم. ئەوە برم سووربوونی زانانی ئێمەیە لەسەر بەدەست هێنانی عیلم و زانیاری. ئەوڕۆ تەماشا دەکەی جاری وا هەیە کە بە کەسێک دەڵی بە گەنجێک دەڵی وەرە زانست و زانیاری بخوێنە، وەرە لە عیلم شارەزا بە، جاری وا هەیە لە بەرامبەر هەدیەیەکیشی پێ دەدەی بە زۆریش نایە کە زانست و زانیاری فێر بێت. بەڵام بابزانین زانایانی ئێمە چۆن هەوڵیان داوە کە زانست و زانیاری فێر بن. برام ئیمامی مالیک ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ کاتێک کە دەچۆ ماڵی مامۆستاکەی بۆ ئەوەی کە زانستی لەلا فێر بێت و عیلمی لەلا بخوێنێت، هەندێک خوڕمای لەگەڵ خۆی دەبێت، لە دەرەوە خوڕماکەی دەدا بە منداڵ، دەیدا بە منداڵەکانی بەردەرکی دەوروبەری ماڵەکەی مامۆستاکەی، دەیگوت ئەگەر کەسێک هات هەواڵ و دەنگ و باسی مامۆستای پرسی بڵێن ئیشی هەیە و میوانی هەیە بۆی ناکرێت، پێی ناکرێت با کەس نێت بۆ لای، بۆ ئەوەی کە زۆر لە لای بمێنێتەوە عیلم و زانیاری لەلا فێر بێت. برام ئەوان ئەو پیاوە گەورانە چۆن لەسەر بەدەست هێنانی زانست و زانیاری سوور بوون. برام معازی کوڕی جەبەل ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت هاوڵی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرموێ ئەمنمانەوەم لە دنیادا لەبەر سێ شت پێخۆشە کە پێم خۆشە بمێنمەوە لە دنیادا بژیم، لەبەر سێ شت پێم خۆشە لە دنیادا بژیم. یەکەم لەبەر ئەوەی کە بە ڕۆژوو بم لە ڕۆژە گەرمەکاندا، دووهەم بۆ ئەوەی کاتم لە خزمەتی عیبادەتی خوای پەروەردگاردا بەکار بێنم، سێهەمیان دنیام بۆ ئەوە پێخۆشە کە چۆک دادەم لە بەردەمی زانایان بۆ فێربوونی عیلم و زانیاری و زانست و عیلمی شەرعی.
ئەوە هاوڵی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم یەکێک لەوانەی کە پێی خۆشە لە دنیادا بمێنێتەوە بۆ ئەوەی کە لە بەردەم زانایاندا دابنیشێت و علم و زانیاری فێر بێت برام. عەبدوڵڵای کوڕی عەباس گەنجێک بوو کاتێک کە پێغەمبەر صلی الله عليه وسلم وەفات دەکات بە گەنجێکی هاوتەمەنی خۆی دەڵێ وەرە با بچین لە خزمەتی هاوڵانی پێغەمبەری خوادا زانست و زانیاری فێر بین و فەرمایشتەکانی پێغەمبەر فێر بین صلی الله عليه وسلم. دەڵێ ئاخر تازە ئێمە ناگەینەوە بەوان. ئەو گەنجەیە پێی دەڵێت تەماشا دەکەی هاوڵانی پێغەمبەر مەکانەتێکیان هەیە، ئێمە هەرچەندە هەوڵیش دەین ناگەینەوە بۆوان لە عیلم و زانیاریدا، بەڵام عەبدوڵڵا سوور دەبێت لەسەر بەدەستهێنانی زانست و زانیاریدا، لەسەر هەوڵدان بۆ بەدەستهێنانی زانست و زانیاری تاوەکو ئێستا بووە بە یەکێک لە زانایان دنیای ڕوونا کردوتەوە یەکێکە لە مفەسیرەکانی قورئان برام. دەفەرمێ ئەو عەبدوڵڵایە دەگێڕێتەوە دەڵێ ڕۆژێکیان چوون بۆ لای ماڵی یەکێک لە هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ ئەوەی کە فەرمایشتی پێغەمبەری خوای لە خزمەتدا فێر بم و فەرمایشتێکی لێ ببیستم. دەفەرمێ کە چوون بۆم دەرکەوت ئەو هاوڵەی پێغەمبەری خوای خەوتووە، بۆیە حەزم نەکرد کە لە دەرگاکەی بدەم و ئیحراجی کەم و ناڕەحەتی کەم و تووشی ناڕەحەتی بکەم، بۆیە دەفەرمێ لە بەردەمی ماڵەکەیان دامامەوە هەتاوەکو کاتێکی زۆری پێچوو لە بەردەم ماڵەکەیاندا خەوم لێکەوت. کاتێک کە هەڵسام بینیم دەم و چاو هەمووی بووە بە تەپ و تۆز. لەو کاتێدا هاوڵی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاتە دەرەوە گوتی ئەوە چیت دەوێ ئەی ئامۆزای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆچی هاتووی؟ عەبدوڵڵای کوڕی عەباس دەفەرمێ وەڵا بۆ ئەوە هاتووم فەرمایشتی پێغەمبەری خوات لێوە فێر بم، فەرمایشتێکی پێغەمبەری خوا بۆ بخوێنیەوە لە خزمەتدا فێری بم. دەفەرمێ ئەی بۆچی نەهاتیە ژوورە و لە دەرگات نەدەدا؟ دەفەرمێ زانیم کە جەنابەت خەوتووی و حەزم نەکرد کە تووشی ناڕەحەتیت کەم بۆیە لێرە دامامەوە. ئەنجا دەچنە ژوورەوە و ئەو هاوڵەی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم فەرمایشتی پێغەمبەری خوای بۆ دەخوێنێتەوە. ئەوە سووربوونی زانایان و هاوڵانی پێغەمبەرە صلی الله عليه وسلم لەسەر بەدەستهێنانی زانست و زانیاری. بۆیە زۆر گرنگە هەموو قوتابیەک فێری ئەوە ببێت وە سوور بێت لەسەر ئەوەی کە عیلم و زانیاری فێر بێت برام، بۆ ئەوەی کە خۆت سوودی لێ ببینی و بۆ ئەوەی کۆمەڵگاکەشت سوودی لێ ببینێت و سوودت لێ ببینێت لە دوا ڕۆژدا خزمەتی کۆمەڵگاکەتی پێ بکەی برام. یەکێک لەو پەیامانەی لەو خاڵانەی کە زۆر گرنگە ئینسان سوور بێت لەسەر ئەوەی کە زانیاری بەدەست بێنێت، بەڵام دەبێ ئەوەشمان بیر نەچێت لەلای ئێمە ئینسانی مسلمان تەنها بۆ ئەوە ناخوێنێت کە پارچە کاغەزێک و شەهادەیەک بەدەست بێنێت و تەواو، بەڵکو بۆ ئەوە دەخوێنێت ئەو زانست و زانیاری بکاتە کردار. زانین بۆ ئەوەیە کە ئینسان بیکاتە حاڵ لە خۆیدا، بیکاتە کردار بۆ ئەوەی کە خزمەتی پێ بکات. ئەنجا حاڵی بوون بۆ ئەوەیە کە ئینسان لە خۆیدا بیکاتە حاڵ، فێربوون بۆ ئەوەیە کە ئینسان بۆ خۆی سوودی لێ ببینێت و هەروەها خزمەتی دینەکەش و خزمەتی کۆمەڵگایەکەشی پێ بکات. واتە زانست و زانیاری بەدەستهێنانی زانست و زانیاری بۆ ئەوەیە کە لە ڕاستیدا ئینسان بۆ خۆی سوودی لێ ببینێت و هەروەها دەور و بەرەکەشی سوودی لە زانیاریەکەی ببینێت.